جناب وان دبیت میوان من او کسایی کو دمجمر و نیوان دگل جناب سروک مسعود بارزانی رو نشتی خارج گفتگو سرگلک مجاران کری. دکتر عادل تو بخیرات یا کردستان 24 باز بطوری مرخان سرچاوت من جناب ها برشانس بو ساعت و نیوان دگل جناب سروک مسعود بارزانی هروی نشتینا خاره هوا بحثات شكر بس كومالك ملف ما نكري اما ملفي زور جدي سرتا حزقم بيت بلام اما هميشه كبردوام يكبينين كس لنيوان مانانيه تنها جنابي انو منين دو بدو يكتريا بينين بو لبروي اما بيونديكي فرمي مانيه جنابيان خوتزاني بيقو ميجو كساتي وهم شتكي ديارة ومنيش كسكي دبلومات نيم ساتر اكاديمي ولا بواري ثينك تانك وسروكي ثينك تانك كما بخوت باسط كرد لبر اوي كجنابي سروك بيستيتي گفتگوي كي راشكاوانه اوي كمنيش لسر اخلاقي لسر شانما گفتگویەکی ڕاشکاوانەی بێ پەردەی بێ پەرچوپەنایە لەسەر بابەتە هەستیارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ جەنابیان بۆیە پێویستمان بەوە نییە کەسی تر کەسی سیام لە نێوانمانە بێ و مەلەفانەی کە ئێمە باسمان کرد بەیەکەوە زۆر بە قوڵی زۆر بە بابەتی زۆر بە فاکتوێڵ یەکەم بێگومان پەیوەندی هەرێمی کوردستانە خۆ دەزانی لە هەرێمی کوردستانە ئێمە کۆمەڵە گرفتی یەکجار زۆرمان هەیە گرفتی سەربازیمان هەیە ئێمە پارتی وێکێتی هێشتا هێزەکانیان تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان نەکردوێتەوە گرفتی ئابووریمان هەیە لە کۆتایی مانگا موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەکان ناگاتە گیرفانیان گرفتی سیاسیمان هەیە ماڵێکی لێکترازاومان هەیە گرفتی دەستگایمان هەیە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دانەمەزراوە هەموو ئەم مەلەفە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی بە وردی باسمان کرد باشان باسی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغا هەرێمی کوردستان و عێراقمان کرد کە بۆ ئەم پەیوەندیانە لە 2023 هەتاوکو ئەمڕۆ لە کۆڵانێکی داخراوان چەق بەستون گرفتەکان چارەسەر ناکرێن لەسەر ئاسی هیچ ئاستێک نە مادەی 140 نا پرسی موچە و بوجە نا پرسی با بڵێن ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بە پەیوەندی لەگەڵ بەغا ناپرسی ئایرۆپۆرتەکانمان نەپرسی نوێنەرایەتەکانمان لە دەرەوە هیچ گرفتێکی ئێمە لەگەڵ بەغا لە 2023 بۆ 2020 چارەسەر نەبووە ئایا کاتێەوە نەهاتووە بە دوای سیغەیەکی تری پەیوەندیە بگەڕین لەگەڵ بەغا و مەلەفی دووەم مەلەفی سیام کە باس کرا هەر مادەم پیسارەکە باوەختەوە وەڵامت بەمەوە بریتە لە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و ڕۆژئاوا بە گشتی و فەڕەنسا بە تایبەتی لە تەلەڤیزۆنەکەی ئێوە و زۆربەی زۆری تەلەڤیزۆنەکانی کوردستان هەڵەیەک بەردەوام دووبارە ئەبێتەوە هەڵەکەمی خوارەوەیە ئیمان خان ومێ دەکەم بە وردی گوێم لێ بگری وە کاریشی لەسەر بکەیت و پرسیاریشی لەسەر بکەیت بۆی تێ بگەیت لەبەرچی هەڵەکە ئەمەیە بەردەوامەوە دووبارە کرێتەوە کە ڕاستە لە فەڕەنسا حکوومەتەکانە گۆڕێ سەرۆکەکانە گۆڕێ کابینەکانە گۆڕێ بەڵام پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا وەکو خۆی ئەمێنێتەوە ئەمە تا ئێستا ڕاستە بەڵام دڵنیاتەکەمەوە بۆ کەسێکی وەکو من کە 26 ساڵە لە فەڕەنسا ئەژی هەموو داتاکان بەرەو ئەوە ئەمان بن کە لە ساڵ و نیوی داهاتووە بە هیچ شێوەیەک ئەو پەیوەندیانەی کە لە ڕابردووە بینیومانە لە داهاتووە وەکو خۆیان نەمێننەوە وە گریمانەی ئەوەی هەیە کە گۆڕانکاری تەواوێن بەسەرابێت باشە ئەو گۆڕانکاریên بە درێژەهیا دیروکێک و کورد شانازیە پێتکان جەنابێ هەوت بێژیتن ساڵ و نیڤەکێ دی گوهارتن دێ بەسەرداهێت ئەو گۆڕانکاریانەی کە دروست دەبن بەسەری دادێت چین ئایا ئەرێنین یانیش نەرێنین لە بەرژەوەندی کوردان یان نە ناخێر لە بەرژەوەندی کوردانین لە بەرژەوەندی کوردانین چونکە ئێمە وەکو پێویست با ئێمە ڕاستگۆ بین لەگەڵ خۆمانەوە نیە ئیمان خان ئەگەر ئێمە ڕاستگۆ نەبین لەگەڵ خۆمانە ناتوانین پێشکەوین لە ناو مێژوو لە ناو کۆمەڵگەکانی تر لە ناو پەیوەندەکانی ترە سێکە ئەوانەی کە بەردەوام پشتیوانیان لە هەرێمی کوردستان کردووە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو لە 90ەوە هەتاوەکو 2025 ساڵی ڕابردوو بریتین یا لە ڕاستەکان کە لەسەر حکوم بوون ئیتر کاڵم ڕاست مەبەستم ژەنەرال دووگۆل لە شەستەکان و هەفتەکانە بەتایبەتی لە شەستەکان دوای و هەفتەکانیش کە ڕاستەکان هەر لەسەر دەسەڵات بوون ئەگەر بێت و ئێمە ئەم نیوسەدەیە وەربگرین هەتاوەکو دواتراگاتە فرۆسوا میتەران کە چەپە چەپی عاقڵ چەپی ناوەڕاست واتە چەپی سۆشیالیست
يعني ئەو ئێمە ئەم دوولایەنە پشتگیریان لێکردوین هاتە هاتنی سەرۆک ماکرۆن لە نێو کاتی سەرۆک ماکرۆن ئاگاتە دەسەڵات ئەم ناوەڕاستە ئەم سنتەرە ئێمە سنتەر و چەپ و ڕاست پشتیوانیمان لێکن بەڵام بەپێی هەموو گریمانەکان ئیمانخان گوێم لێ بگرە بەپێی هەموو گریمانەکان ساڵ و نیوێکی تر حکمی سەرۆک ماکرۆن کۆتایی پێدێ ئێمە ئەڕێنە مانگی ئەپریلی 2027ەوە لە مانگی ئەپریلی 2027 هەڵبژاردن ئەپریل لەگەڵ مایس هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی دەست پێکەن بەپێی هەموو گریمانەکان یا چەپی چەپ هەڵبژاردنەکان ئەباتەوە کە بە هیچ شێوەیەک دۆستی هەرێمی کوردستان نییە و پێی وایە هەرێمی کوردستان بەشێکە لە سیستمی گەندەڵی سەرمایەداری جیهانی تێگەیت سەرمایەداری جیهانی و کەپیتالیسم کە ئەمریکا نوێنەرایەتێکە پێی وایە هەرێمی کوردستان یەکێکە لە پارێزەرەکانی ئەمە بۆیە نابێ بە هیچ شێوەیەک هاوکاری بکرێت یاخود ڕاستی توندڕە و یاخود گوێ بگرە ئیمان خەن یاخود ڕاستی توندڕە و کە بریتین لە لۆپێنەکان کە ئێستا یەکەم حیزبن لە فەڕەنسا کە ئەمانیش پیان وایە چارەسەر بریتی نییە لە مەهابات و دیاربەکر و قابیشلو و هەولێر بەڵکو چارەسەر هەمیشە لە بەغداد و تاران و ئەنقەرە و دیمەشقەواتە هەمیشە پشتیوانی دەوڵەتی سنتراڵن دژی پاراوێزەکان هیچ یەکێک لەم دوو بژاردێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە ئەرکی هەرێمی کوردستان ناڵم پارتی ناڵم یەکێتی ئەڵێم هەرێمی کوردستان لە پێناوی ئەمنی قەومی خۆیان لە پێناوی بەرژەوەندێ باڵەکانی خۆیان ئەوەیە کە ساڵ و نیوێکی لە بەردەسایە بۆ ئەوەی بتوانێت سەر لە نوێ کۆنسێپچوالیزەی پەیوەندەکانی خۆی لەگەڵ فەڕەنسا بکاتەوە باشە سیاسەتێک هەیە جەنابێ هەواژی بەربووێ ئاراستەیە ئاخفتن ئاتکەتن بترسن حتا نهاتینە ترساندن ئەمژی دەبێ بترسین باشە دێ بوونە هێلە ناوان ترسان بۆ کێمکردن ناوان تەسیران دگەل گوهارتنە ئاراستەیە حکومڕانیە لە فەڕەنسایە کورد چ بکەت چاوە خۆ ئامادەکەت واست بۆ ئەو پرسیارە کورد چی بکە ئیمان خان گوێ بگرێت ئێمە نوێنەرایەتەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەبێت تێ بگات لەوەی کە یەکەم هێز کە ئێمە ئەپارێزێ ڕاستە ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە لەسەر زەمین و شەڕەکەن بەڵام ئێمە بەتەنها بەهێزی پێشمەرگە نەمان ئەتوانی هەرێمی کوردستان دروست بکەین بەتەنها بەهێزی پێشمەرگە نەمان ئەتوانی بەرامبەر دەوڵەتی عێراقی و حەشتی شەعبی و داعش و دار و بەرشەڕ بکەین ئێمە کۆمەڵگای نێودەوڵەتی ئێمەی پاراستووە و هاوکاری کردووە کە ئێمەی دروست کردووە و ئێستاش هاوکارمانە بۆ ئەوەی ئێمە بمێنینەوە بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ ئەوەیە کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆی ستراکتۆراڵ و بوونیەی پەیوەندی نێودەوڵەتەکانی بڕاتەوە لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی فەڕەنسا ئیتر کاتی ئەوە هاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتەنها لەگەڵ دیپلۆماتەکانە قسە نەکا بەڵکو لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتەکانە قسە بکە لەگەڵ بزوتنەوە ڕۆشنبیرەکانە قسە بکە لەگەڵ فینگتانکەکانە قسە بکە لەگەڵ کۆمەلگای مەدەنیا قسە بکە لەگەڵ ئەو ناوەندانە قسە بکە کە لە پشتی پەردەکانەوە لە پشتی کەوالیسەکانەوە هاوکاری دروستکردنی بڕیار ئەکەن لە فەڕەنسا یەک نمونەتە دەمێ و ئەوەستم سێکە لەو فەڕەنسایە ئەو فەڕەنسا خۆ دەزانی ئێستا دوای چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا فەڕەنسا تاکە دەوڵەتێکی یەکێتی ئەوروپایە کە ئەندامی ئەنجومەنی ئاسایشە تاکە دەوڵەتێکی یەکێتی ئەوروپایە کە چەکی ئەتۆمی هەیە و ئێستا پاریس بتەوێنێتەوە بووە بە دڵە زیندوەکەی یەکێتی ئەوروپا لە فەڕەنسا لە پەرلەمانی فەڕەنسا هیچ بڕیارێک نادرێت هیچ پرۆژە یاسایەک واژووی لەسەر ناکرێت ئەگەر بێت و دژی کۆمینۆتێ و جڤاتی ئەرمینی بێت دژی گەلی ئەرمینی بێ بۆ چونکە ئەرمینیەکان لە 50 ساڵی ڕابردووە توانیویانە ئەوەندە لۆبی بەهێز دروست بکەن کە نەپەرلەمان باشە کورد چۆن دەتوانێت ئەمە بکە کاک عادل کورد چۆن دەتوانێت ئەم لوبیا ئەم پەیوەندیە دیروکیە ئەم دووستانیە وا بەهێز بکە کە فەڕەنسا وا بێت ئیمان خان یەکەم کار کە ئەبێ بیکە پەڕینەوەیە لە مامەڵەی عاتیفیانە لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا بەگشتی و فەڕەنسا بەتایبەتی بۆ مامەڵەکردنی ڕەشناڵ و عەقڵانیانە ئێمە ئەبێ بە شێوەیەکی عەقڵانیانە مامەڵە
لەگەڵ فەڕەنسا و لەگەڵ یەکێتی ئەوروپا و تەنانەت لەگەڵ ئەمریکا شا بکەین. ڕاستە ئێمە باسی بەها ئەەکەین، ڕاستە ئێمە باسی پەیوەندێکی عاتیفی لە نێوان ئەم دوو وڵاتە ئەەکەین، بەڵام ئێستا کاتیاوە هاتووە کە ئەمە بەجێ بێڵین پەیوەندەکانمان بخەینە دۆخی عەقلانیەتەوە. بۆ ئەوەی ئەمە بکەین ئێمە پێویستمان بە دیراسات هەیە، لە کوێ شکستمان هێناوە، لە کوێ سەرکەوتنمان هێناوە بەدەستێناوە، لە خاڵە لاوازەکانی ئێمە لە کوێن، خاڵە بەهێزەکانی ئێمە لە کوێن. ئەنجا دوای ئەوە تۆ ئەبێت تەعبیئەی میکانیزم بکەی، بەبێت تەعبیئەکردنی میکانیزم و مۆبیلیزەکردنی میکانیزم تۆ ناتوانانی. تۆ سەیری کە هەر سێکە قۆنسوڵی بەریتانیا بگرا، ئیمان خان قۆنسوڵی بەریتانیا بگرە لە هەولێر، قۆنسوڵی بەریتانیا چی ئەکات؟ ڕاستە لەگەڵ جەنابی کاک سەفینە دانیشێ، ڕاستە لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆکی حکوومەتە دانیشێ، بەڵام یەک تۆڕ لە پەیوەندی قوڵ لەگەڵ لادێکانی کوردستانە هەیەی، لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتەکانە هەیەی، لەگەڵ ڕۆژنامە نووسەکانە هەیەی، لەگەڵ بزوتنەوەی ژنانە هەیەی، لەگەڵ سندیکاکانە هەیەی، لەگەڵ زانکۆکانە هەیەی، لەگەڵ ناوەندەکانی توێژینەوە هەیەی. کاکە من هاتمەوە کوردستان دووسێ مانگ لەمەوە پێش کۆمەڵی قۆنسوڵم بینی، یەکێک لە قۆنسوڵەکان قۆنسوڵی کۆریای باشوورە. قۆنسوڵی کۆریای باشوور بیر لەوە ئەکاتەوە کە چۆن ناوەندی لەگەڵ ناوەندەکانی توێژینەوەی هەرێمی کوردستانە پەیوەندی دروست بکە، چونکە ئەو پێی وایە پەیوەندیکردن لەگەڵ هەرێمە بەتەنها لەگەڵ نوێنەرایەتیا بەسمی. مەبەستم ئەوەیە بۆ وەڵامی پرسیارەکەت بە یەکدێڕ ئێمە هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە بە نێو کۆمەلگای فەڕەنسیا بڵاتە خوارەوە، نەک بەتەنها لە ئاستی دیپلۆماسی بێت. دکتۆر عادل باخەوان هەوەدیت کۆمبوونا جەنابێ سەرۆک مەسعود بارزانی و وەزیرە دەرەوە دماهی کات gelek pirsatine axiftin ji wan pirsan peywendiyên di navbera Hewlêr û Bexdayê û avkêşeyên berdewam dihêne drûstkirin ku cenabê wan çendîn caran gotiye Iraq li ser bingehê tewafuk tewazun û şeraketê ava bûye. Iraqa nûke Iraqa piranî biryar e, ne etirafê bi tewazun tewafuk û şeraketê diket, ne destûr û ne yasayê. Herkes vê dizanîtin Iraq bi piranî biryarê didetin. Wisa jî naçîte serî. Heta nevegerne ve ser van her sê bingehan aramî li Iraqê çênabîtin. Aya welatên Ewropî bi taybetî Fransa çawa temaşeyî van helwîstên berdewamên li dijî Herêma Kurdistanê diket bi taybetî derheqî birsîkirina gelê Kurd. ئەسانی چۆن ئیمان خانەمە ئەم پرسیارت پەیوەندی بە پرسیارەکەی پێشوشتەوە هەیە. پرسیارێکی جوانە ئەوەیە کە ئایا ئێمە ئەبێ عراقیەکان تێبگەێنین. ئەو بەشێک ئەزانی چۆن من ڕەخنە لە عراقیەکان ناگرم بەڕاستیمان حەنەزانی بۆ ڕەخنە لە عراقیەکان ناگرم، بۆ ڕەخنە لە برادەرە شیعەکان ناگرم. من توێژینەوەیەکی قوڵم هەیە، توێژینەوەی مەیدانی لەسەر عراقی شیعە لە بەسرەوە هەتاوەکو ئەگاتە بەغا. زیاتر لە 175 ئەو برادەرانەی شیعە باسی هەر خەڵکی ئاسایی پیان وایە هەرێمی کوردستان خەنجەرێکی ژەهراویە لە پشتی عراقی مقدسە، لە پشتی یەکێتی عراقی مقدسە. ئەوان بەو شوەیە تۆ ئەبینن، بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ چۆن مامەڵە ئەەکەی. مامەڵەکردنی تۆ بریتێ لە چی؟ بریتێ لەوەی کە تۆ ئەبێ عێراقیەکان تێبگەێنیت کە ساڵی 1925 کە ویلایەتی مۆسڵ لکێنراوە بە عێراقەوە بە بڕیارێکی کۆمەلگای نێودەوڵەتی لکێنراوە، بە مەرج لکێنراوە. ساڵی 2003 کاتێک هەرێمی کوردستان 100% سەربەخۆ بوو و هیچ شتێک نەی ئەبەستەوە بە عێراقی عەرەبیەوە، تەنها دینارێکی سەدام حوسێن نەبێ لەوە زیاتر شتێکی تر نەبوو، هەرێم خۆی گەڕایەوە بە بڕیارێکی کۆمەلگای نێودەوڵەتی و بە گەرەنتی کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا بۆ ئەوەی لەگەڵ عێراقا مامەڵە بکاتەوە. گرفتەکەی ئێمە ئەزانی چییە؟ ئیمان خان لەگەڵ بەقایە ئێمە ئەڕۆین تەنها داوای موچیان لێەکەین، ئێمە ئەڕۆین تەنها داوای بودجەیان لێەکەین لە کاتێکە. بەڵام دکتۆر قەوسێکم بدەیە ئێمە تەنیا ناڕۆن داوای موچە و بودجە بکەن. ئەو حکوومەتەی سوودانی کە دامەزرا پێک هات داوامان کرد و هەرچەندە حکوومەتەکەش لەسەر ئەو ئەساسە پێک هات کە مادەی 140 جێبەجێ بکە، دەستور جێبەجێ بکە، مافی کورد بدا، کێشەی کەرکووک بە هاوبەشی چارەسەر بکرێ، ناوچە ناکۆکەکان بە هاوبەشی بەڕێوە بێت. بەڵام ئەمە هەمویان نەبوون. کەواتە ئەم عێراقە بە قسە چانابێ. کەواتە گرفتێک لە منە هەیە،
گرفتەکە لە منی کوردایە زانی گرفتەکە چییە کاتێک من بە حکوومەتی عراق بە حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عراق چونکە تەنها حکوومەتی سوودانی نییە وانە هاوڕای لەگەڵما کاتێک ڕێ ئەکەوم لەگەڵیان ئەڵێن بۆ ئەوەی حکوومەت پێک بێنم لەگەڵ تا پێویستە یاسە ئارتیکڵی 140 جێبەجێکەی نایکە پێویستە مەسلەی بوجە و موچەیەک لایکێتەوە نایکە پێویستە ناوچە جێناوەکەکان لەگەێت نا بەڵام ئایا بۆ لەو ڕێکەوتنانە کۆمەڵێک گەرنتی دانانیم ئەگەر بڵم ئەگەر ئەمەت نەکرد دەرەنجامەکەی ئەمەیە ئەگەر ئەمەت نەکرد ئەم میکانیزمە ڕێگەت لێگرێت نمونەیەکت بەمەیە ئێمە ئەبێ ڕەخنە لە خۆمان بگرین ئیمانخان یەک نمونونەکە زۆر زۆر سادەیە 5 دەوڵەتی ئەوروپی و کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئێران مفاوەزاتیان کرد ساڵی 2015 لەسەر چەکی ئەتۆمی وانە لە ناو ئەم مفاوەزات و ڕێکەوتنامایە بەندێکیان دانا بە ناوی سناپ پاک ئەگەر بێت و ئێران ڕێزی لەم ڕێکەوتنە نەگرت لە ماوەی مانگێکە ئەم بەندە کە پێوترێ سناپ پاک ئەکتیڤەکەن و ڕاستەخۆ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی هەرچی سزایە لەسەر ئێران ئەکتیڤە بنەوە وە لە کۆتایی ئەم مانگە ئەگەر بێت و ئێران ڕێز لەو سێمەرجە نەگرێکە بۆیان داناون بە تایبەتی ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا ڕاستەخۆ ئەم مادەی ئەکتیڤە بۆ ئێمە ببوورە ئیمانخان بۆ ئێمە لەو ڕێکەوتنانەمان لەگەڵ حکوومەتی بەغا ئارتیکڵێکی وەکو سناپ پاک دانانین ئەگەر بێت و هەر حکوومەتێک ڕێزی لەو ڕێکەوتن نەگرت کە واژۆم کردووە لەگەڵیا ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئەم سزایانە ببێتەوە بۆ من ڕێ بکەوم لەگەڵ حکوومەتی بەغا بەبێ ئامادەبوونی کۆمەلگای نێودەوڵەتی بەڵام زۆر جار هەیە دەڵێن هەرێمی کوردستان هیچ هێزێک و کارتێکی فشاری نییە لە دژی بەغدا بەکاربێنێ دەکرێت پێمان بڵێ هەرێمی کوردستان بۆ نمونە هەڵبژاردن وا دەکرێت لە حکوومەتی داهاتوو یام شەرت و مەرجانە ڕێز بکاتەوە ئەگەر هاتوو حکوومەتی داهاتوو پابند نەبوو لە جێبەجێکردنی یاسا و دەستورە اینجا هەرێمی کوردستان هەستێت با جێبەجێکردنی ئەم خاڵانەی کە شەرتی لەسەر کراوە ئایا هەرێمی کوردستان چی هەیە چ کارتێکی هەیە چ کارتێکی هەیە مەسەلەن هیچ ئیمانخان هیچ وانە کاتێک ئەوترێ هەرێمی کوردستان دەست و باڵی بەسراوە لە بەرامبەر بەغا وانە بە ئەبەت وانێ بە مطلق وانێ کاکە تۆ گەورەترین دەوڵەتی کەون کە پێی ئەوترێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تەلەفۆن بۆ سەرۆک وەزیران محەممەد شیع بەڕێز محەممەد شیع سوودانی ئەکا ئەم ڕستەیە پێ ئەڵێ ڕستەکە ئەمەی خوارەوە یاتوانی گۆم لێ بگری ئەڵێ سروشتی پەیوەندەکانی ئێمە وەکو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ حکوومەتەکەی بەڕێستان پەیوەندی بە سروشتی پەیوەندەکانی حکوومەتەکەی بەڕێستان بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە چەند ئێوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە پەیوەندەکانتان تێک بچێ ئەوەنە پەیوەندیتان لەگەڵ ئێمە تێکەچێ چەند پەیوەندەکانتان دروست ببێ ئەوەنە پەیوەندەکانتان لەگەڵ ئێمە دروست ئەبێ باشت کات لەمە بەهێزترت هەیەەوە ئیمانخان بەڵام لە ئەرزی واقعدا شتێکی ئەوتو نابینرێ کە فعلیان ئەمریکا لە پشت هەرێمی کوردستان بێ ئەوەیە بودجێ نانێرن بچێ نانێرن مادەی 140 جێبەجێ ناکرێ ئەوەی ئەمڕۆ لە پاریس ڕوویدا بۆی وەڵامی و بسارەت شترەمەوە ئەوەی ئەمڕۆ لە پاریس ڕووی چ ئەزانی شتر لە پاریس ڕوویە لە پاریس ڕووداوێکی گەورە ڕوویداوە ئاڵای هەرێمی کوردستان دانراوە ئەوە ئاڵای هەرێمێک نییە بەتەنها لە یادەوەری فەڕەنسیەکانە ئەوە ئاڵای نەتەوەیەکی 6 ملیۆنیە کە دەوڵەتی نییە ئەوە هەموو وتارە فەڕەنسیەکان وتیان ئەم کۆبوونەوەیە ئیعترافکردنە بەوەی کە ئێمە وەکو گەلی فەڕەنسا و بە تایبەتی ئەو بەگشتیش ئەوروپا مەمنونی ئەو خزمەتە گەورەی کە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا کردوویەتی بە بەشەریەت کە بریتە لە جەنگ دژی داعش ئیمە و تو تەماشاکە ئاڵای کوردستان داناو ئاڵای عێراق دانراوە بۆ ئەستەبا بۆ تەواوکەم لە یەکێک لەوانە تەماشاکەی ئەوەندەی ناوی کوردستان هات ئەوەندەی ناوی هەرێمی کوردستان هات ئەوەندە ناوی پێشمەرگە هات خۆ تەماشاکەی CTS جەنگی داعشیان کرد خۆ CTS زیاتر لە 16,000 شەهیدیاننا بۆستە ئێمانخان بۆستە یەک لەحزە بەڵام تەماشاکەی نە ناوی CTS هات نە ناوی سوپای عێراق هات نە ناوی حەشتی شعبی هات تاکە ناوێک کە بەردەوام دووبارە بووەوە ناوی پێشمەرگەی هەرێمی ئەزانی ئەمە چییە ئەوەیە کە تۆ تەنها نی بە تەنها فڕێ نەدراویتە بەردەست کاکە تۆ سەرۆک ماکرۆن تەلەفۆنەکە بۆ سەرۆک وەزیرانی عێراق
ڕاستەوخۆ پێی ئەڵێت ئەبێتۆ گرفتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەرکەی ئەمە لە کەونا بینیوتە تۆ ئیمان خان لە کەونا بینیوتە سەرۆکی دەوڵەتێک تەلەفۆن بۆ سەرۆکی حکوومەتی دەوڵەتێکی تر بکە بڵێ گرفتەکانی ئەبێ گرفتی موچەی هەرێمێک لە هەرێمەکەی خۆ چارەسەرکەی مەبەستم ئەوەی بۆ وەڵامی تۆ ئێمە کاتی فشارمان چێ بەس گرفتەکە لە چیە گرفتەکە لەوایە ئێمە کاتی وە هاتووە مراجعاتی خۆمان بکەین بۆ ئەوەی کە ئەم هەموو کارتەمان لە بەردەستایە بۆ ناتوانین وەکو پێویست بەکاریان بێت. باشە دکتۆر عادل ئێستا مەترسیەکان لەسەر عێراق زۆرن بە تایبەتی بەشێکی هێزی ئەمریکا خۆیان کشانتەوە لە عێراق بەشێکیان هاتینە لە هەرێمی کوردستان جێگیربوونەوە تریش لە ڕۆژاوای کوردستان مەترسیەکی جدی هەیە کە ئەمریکا یانجی ئیسرائیل بە شێوەیەک لە شێوەکان هێرش بکاتە سەر گروپەکانی ژێر وەلاییان بۆ ئیران هەیە باشە ئیتر باسی هەندێک مەترسی دەکەن لەسەر هەرێمی کوردستانیش کە ممکنە ئەم گروپانە یانیش وڵاتێکی تر لە بۆ هەرێمی کوردستان دروست بکە ئایا پاراستنی دەستور و قەوارەی هەرێمی کوردستان لە محفەری دووەریدا لە چێیە ئایا کوردستان هێشتان لە ملەفەکانی پێشی گرنگیدانن لە بووان یاننا ئەزانین چۆن تۆ هەر لە پرسیارەکەی خۆتا کۆمەڵێک وەڵامتدایەوە یەکێک لە وەڵامەکان ئەوەیە کە هێزەکانی ئەمریکا لە عێراقی عەرەبی کشاونەتەوە هاتوون بۆ کوردستان وانە یعنی بەشێکی زۆر گرنگیان هاتوون بۆ هەرێمی کوردستان بۆ قاعدەی حەریر و بۆ قاعدەکانی تر بازگەکانی تر و بەشێکی بچووکیشان ڕۆشتون بۆ کوێیت ئەمە یەک دووهەم ئێمە بمانێ و نەمانەوێت بەبێ ئەوی ناوی دەوڵەتەکان بەرین و بەڵام تۆ ئەزانی منیش ئەزانم چەند دەوڵەتێکی ئەوروپی هەیە کە هێزی تایبەتی هەیە لە هەرێمی کوردستانە ئەوە خاڵی دووەم خاڵی سێهەم بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی و ئەوروپا یەکێتی ئەوروپا بە تایبەتی هەتا ئەم چرکە ساتەش تێرۆریزم هەڕەشەیەکی زۆر بەهێزە لەسەر وڵاتەکانی خۆیان لە ئەوروپا فەڕەنسا بەریتانیا ئەڵمانیا هەموو وڵاتەکان لە هەمان کاتا هەموو ئەم وڵاتانە ئیمان خان گوێم لێ بگرە بە وردی هەموو ئەم وڵاتانە ئامادەنین سوپاکانی خۆیان سوپای ترادیسیۆنەل سوپای سونەتی ئەوەی بە پێی ئاڵێن سوپای نۆرماڵ و ئاسایی نەک هێزی تایبەت سپێشال فۆرس بنێرن بۆ جەنگکردن لە دژی تێرۆریزم لە هیچ وڵاتێک نە لە سووریا نە لە عێراق ئێمە وەکو هەرێمی کوردستان نزیکەی 150 تا 170 هەزار پێشمەرگەمان هەیە کە ئامادەن هەموو ساتە وەختێک بڕۆنە ناو جەنگ دژی داعش بەڵام چەکمان نییە بەڵام ژێرخانی سەربازیمان نییە ئەم وڵاتانە هەمویان ژێرخانی سەربازیان هەیە بەڵام ئامادە نین کوڕی خۆیان بنێرن بۆ ئەوەی شەهید ببێ لە بەرامبەر داعش لە وڵاتەکانی ترا لێرەوە ئەمەوێ بڵێم پرسی سکیوریتی و پرسی ئاسایش لە هەرێمی کوردستانە تا ئێستا ڕەپت کراوەتەوە بە پرسی ئاسایشی کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی و یەکێتی ئەوروپا بە تایبەتی باشە ئەگەر پرسیاری کۆتایی مامە بێ دکتۆر عادل ئایا ئەمریکا لە ئان و ساتێک هێرش دەکاتە سەر ئەم چەکدارە وەلائیان بۆ ئیرانی هەیە ئایا دەکرێت ئەمە بکرێ پێش هەڵبژاردننی ئەم ساڵی عێراق ئەگەر بکرێ دەرەنجامەکەی چی دەبێ باوەڕ ناکەم ئەمریکا هێرشکە بەس گریمانەکان بەرەو ئیسرائیلە ڕۆن ئەوەی کە تا ئێستا هەوڵی داوە من وتم سێ جار بەڵام تایبەتمەندێکی عراقی شیعە کە زۆر لە ناوەندی دەسەڵاتەوە نزیکە بە منی وت سێ جار نییە 9 جارە 9 جار ئیسرائیل هەوڵی داوە لە 7 ئۆکتۆبەری 2023ەوە تا ئەمڕۆ پەلەماری حەشتی شەعبی بدات لە بەسڕەوە هەتاوکو ئەگاتە کەرکووک جەکاڵەم حەشت لە یەکاتە حەشتی عەسکەری حەشتی ئابووری و حەشتی سیاسی لە هەر سێ ڕاهەندەکەیە بەڵام ئەمریکا ڕێگەی لێگرتووە بەس وا دیارە ئاماژەکان بەرەو ئەوە ئەمان بن ئەم جارە نەک ئەمریکا نەک هەر ڕێگەی لێ نەگرێت ئەگەر بێت و جەنگ دروست ببێتەوە لە نێوان ئێران و ئیسرائیلە بەڵکو ئەمریکا کار ئاسانیان بۆ بکە بۆ ئەوەی لیان بدرێ چونکە برادەرانی شیعە ئەوەی کە ئەمریکا نەیویست ویستیان بیکەن لە عێراق باشە ئەس گەلێک سپاسیاتت کەم دکتۆر عادل باغەوان ڕێڤەبەرێ دامەزراوەیە ئەوروپی ji بوو lêkolînan ji Parîsê کاتیشم گرتی عفۆم کە زۆر سپاس دەکەم لە گەورەی خۆتانە زۆر سپاس.